پشتی ڕێککەفتنات ناوبەرە هێزên حکوومەتا سووریێ و هێزên ڕێڤەبەریا خۆسەردا هەژمارەکە مەزنش خەڵکی حەسەکێ ڤەدگەڕن ماڵێن خوا لێو دبێژن کۆ ئەڤ نە شەڕێیەکەمە لەورا ئەو بهێڤینە کۆ ئەڤ شەڕێت داوی بە ئەم 4-5 ڕۆژە بقام شغل عمودێمان وڤا بلشی هدنەی اتفاقی عالم هێدی ڤەدگەڕن و سوپان ڤەدبن و ئەف شەڕێ چێ بووی نەشەڕێ ئەول حەسەکە گەلک جارە شەڕ چێ بوو بس ام هيفينا انه افشر هاني ان شاء الله ايه داويه به جنەکە کورد دبێژە کۆماڵا وێژ ئالیە چەکدارên حزب الله و هاتیە تاڵان کردن و سلۆگانên پارتیا خوال سەر دیوارên وێن نویساندنە جام چەند ڕۆژە لە عەموودێمان و ئەم بەگەریان مەدی دەریە مەشکستینە و سەر دیوارەی مەگشت دانینە حزب الله و يعني حزب الله کەتنێ وچێک بوون و وا يعني ئەو کەتن تقریب خانیە مەتکردن و چ تشتێمە هەی برن و پەرێ مەبرن و غڕادێ مەبرن و ئەم هاتن نەجێڕن شنێ هەندور دەهەیی و نەتشتێک هەندور دەهەیی و لێتەوی وەهاژی هەن وڵاتی کێفخۆشن گۆوێ لەشکرên حکوومەتێ لە گۆری ڕێکەفتنێ ژناو باژێر دەرکەڤن و بەحسا بنپێکردنên چەکدارên بەرەڤانیان نیشتمانی لە دژی کوردان لە ناوا بازارا سەرەکە یا باژێر دکن والله ئەڤ نیزاما بەحس ئەڤ ڕێجیما پیس کە زەما مەڕەش کرد بوو خۆرتك مدات كت سوكي دقرتن بابي وان بعد دقرتن حطاك كي ما عاجز ذكرن يعني بس ما حطا كنجي اي والله ما ابقى شهيد مدني وابقى اخوي مدني ما نجبو سرين اجبره كله يعني ام البلد ياخذ خير وسلامت به پشتی هەفتەیەکێژ شەڕ و پەفچوونان ناوبەرە هێزن حکوومەتا سووریێ و شەروانên ڕێڤەبەریا خۆسەردا گۆبووبوو سەدەما هەزاران کۆچبەرش باژارێ حەسەکێ هەردوو ئالی گەهانە ڕێکەفتنەکێ و ئێدی خەلک هێدی ڤەدگەڕن ماڵێن خوا